بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا لەسەر دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان و کاریگەریەکانی بەسەر ئایندەی کوردەوە دەوەستین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست دۆخی ئێستای سیاسی کورد بەتایبەت لەسەر ئاستی ناوەخۆ لە هەر کاتێکدا خراپتر نییە کە لە ڕابردوودا بینیومانە؟ ئایا ئەم دۆخە خراپەی ئێستا ئەنجامی سیاستکردنی چەوت و خراپی پارتی و یەکێتی نییە کە لە ئێستادا زۆر بەمانی گرفتار کردووە؟ ئایا قسەکردن لەسەرەوەی کە قیامەتی سیاسی کورد لە سای سیاسەتی هەڵی پارتی و یەکێتیەوە نزیکە ڕووبدات قسەی ئەو هێز و لایەنانە نییە کە لە جیاتی ئەوەی لە بەرپرسیارەتی ڕانەکەن تەنیا سەرقاڵی تۆمەت بەخشینەوە و ناومێدکردنی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستانن؟ ئایا بازی گەورەی ئەم دۆخە سیاسی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان نایدەن و ئەو گرفتە کۆمەڵایەتیانەشی کە ڕوو لە زیادبوونن بەرمەبنای فەشەلی سیاسەتی دەسەڵاتدارانی هەرێم نییە؟ ئایا بەڕاست هەر جوڵانێکی شەقام لە ئێستادا دۆخی سیاسی هەرێم زیاتر ئاڵۆز ناکات و دەرگای چەندین ئەگەری خەتەرناک بەسەر هەرێمەکەماندا ناکاتەوە؟ ئایا بەڕاست گەورەترین مەترسیە کە لە ئێستادا هەڕەشە لە هەرێمەکەمان بکات ئەوە نییە کە هیچ لایەک بەجددی خۆی بە مهتەم و پەیوەندیدار نازانێ با دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ دەرباز بوون لەم دۆخە خراپەی ئێستا؟ بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان مامۆستا مەهدی ئەبوبەکر مامۆسای زانکۆ و کاک سەربەز مەنمی ڕۆژنامەنووس و کادری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. بەخراتنتان دەکەم. سوپاسان دەکەم. دکتۆری بەڕێز با لە بەڕێزەوە دەست پێ بکەم. بەڕاست دۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان وەکو لە پێشەشی بەرنامەکەشم داگوتم خراپترین دۆخێکە کە ئێمە لە ئێستادا بیبینین بە جۆرێک زۆر جیاواز بێت لەو دۆخە خراپانەی کە لە ڕابردوودا بینیومانە. خراپیەکە نازانمە بەسی جەنابەت خراپیەکە لە چ ڕوویەکەوە بنمونە لە پەیوەندی سیاسی نێوان هێزە کوردیەکان بنمونە لە پەیوەندی هەرێم بە وڵاتانی ئیقلیم و بە بەغداوە، بنمونە بە کۆمەڵێ کێشە و گرفتەوە کە لەناو کۆمەلگا وەکو کێشەی کۆمەڵایەتی دەگوترێ وەکو بەرمەبنای ئەم سیاسەتکردنە کە لە هەرێمی کوردستان هەیە سەریان هەڵداوە ڕوو لە زیاد بوونە ئەلێرەوە. یعنی بە بڕای من ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە دۆخە سیاسیەکە لە ناوخۆیە دووچاری چەقبەستوی بووە وەکوی کە جەنابەت ئیشارەت پێدا پەیوەندی نێوان حیزبەکان گەیشتوتە ئەو پەڕی ئاستی خراپی. ئەتوانم بڵێم بە شێوەیەکی ڕسمی و نیمچە ڕسمی هیچ پەیوەندیەکی ئەوتۆ لە نێوان حیزبەکانە نییە. ئەتوانین بڵێن ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کۆمەڵێک بابەت کە ڕوودا و کە پێشووتر ڕویان داوە لە بینی ئەم حیزبانەیە و بەڵام کێشە گەورەکە ئەوەی کە زیاتر پەیوەندی نێوان حیزبەکانی بەم ئاستە گەیان دەرەنجامی ئەو هەڵبژاردنە بوو کە لە عێراقا کرا و بە تایبەتی حیزبە ناڕازیەکانی هەرێمی کوردستانەوانی کە پیانوتری حیزبە پۆزیسیۆنەکان لایەنە سیاسەکانی تریان تۆمەتبار کرد بە تەزویر و ئەنە بەڕاستی ئەمە بارودۆخەکە گەیاندوتە ئاستێک کە ئەتوانین بڵین سنگ و قورسایی کورد و هێزە سیاسەکانی کوردستانی بە تەواوەتی لە عێراقا لاواز کردووە. چونکە مەگەرێمە تەماشای بارودۆخی ئێستای سیاسی عێراق بکەینە بینین بارودۆخەکە بە شێوەیەکە یعنی لە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ڕۆڵی کورد بە شێوەیەکی زۆر بەرچاو ئیبراز بوو کە ئەیانتوانی ئەم هێزە سیاسیانە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کێشەکانی خۆیان تا ئاستێک وەکو چۆنەڵێ پێی تێخشێنن بتوانن تەجاوزی بکەن بۆ ئەوەی کە ئەو سنگ و قورسایی کە بۆ کورد گەڕاوەتەوە لە دوای ڕیفراندۆمەوە کە ئێمە خۆمان نەزانین لە دوای ڕیفراندۆم بارودۆخی هەرێمی کوردستان چی لێ هاتیانی تەنانەت هەڕەشە کەوتە سەرەوەی کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بەرەو هەڵوەشانەوە بڕۆ. بەڵام دەرەنجامی انتخاباتەکان وای کرد کە هێزە سیاسەکانی عێراق هەموویان پێویستیان بە کورد بێ، هەمویان پێویستیان بە هێزە سیاسەکانی کوردستان بێ. بەڵام بەداخەوە لایەنە سیاسەکانی کوردستان نەیانتوانی ئەو بارودۆخە بقۆزنەوە و نەیانتوانی بەو قورسایی گەورەی کە انتخاباتەکان ئاوتپوتی کرد دەری خست نەیانتوانی بەو شێوەیە بیقۆزنەوە. مەژوای کردوە کە ئێستا بارودۆخی کوردستان لە دۆخێکی ئەتوانم بڵێم زۆر هەستیارایە. زۆر چاکە مامۆستا من دەمەوێت پرسیارێک لە تۆ بکەم. دوای ڕیفراندۆم و بە دواشیدا 16 ئۆکتۆبەر خۆت دەزانی کۆمەڵی لێکەوتووی سلبی ینی کەوتنەوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە دۆخی ناوەخۆی هەرێمی کوردستانەوە و دەشگوتری ئەوەی لە 12
ئایاری ڕابرد و ڕوویدا ڕەنگە هەر درێژکراوی ئەوە بێ کە لەوەی کە پەیوەندی هەیە بە عیلاقەی حیزبەکان ئەو درێژکراوی ئەوە بێ کە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویداوە زۆر باشە زۆر چاکە 12 ئۆکتۆبەر بۆچی نابێ بە 12 ئایار بۆچی نابێ بە دەرفەتێک بۆ کۆتایی هێنان بەم چەک بەستویەی کە لە نێوان هێزە کوردیەکاندا هەیە بە تایبەتی کە بەڕێزت گوتت هێزە عێراقیەکان لە دوای ئەوە پێویستیان بە کورد بوو بۆچی ینی نابێتە دەرفەتێک بۆ کورد کوردەکان بۆچی ئەمە ناقۆزنەوە بۆ دەرفەتێک خۆی کێشە ئەزانی چۆن کاک شۆڕژ ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەوەندەیە کە لە توانانمان نەبوو بێ یعنی هەموو زۆربەی بڵێن زۆربەی خەڵکە ڕۆشنبیرەکە خەڵکانی سیاسی بێلایەن لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دەسەڵاتیان ڕخنە باران کردووە ڕخنەی تەنانەت گەیشتوتە ڕخنەی زۆر یعنی ئاستێکی ینی ئاسی مەترسیدار یعنی ڕخنەکان بە شێوەیە بووە کە تۆمەتی لێکەوتوتەوانە بەڵام بەداخەوە نەدەسەڵات گوێ لە ڕخنەکان گرتووە و لە بەری تەرەفی ئەم بەریش بەری ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی ئەوانیش لە کاتی بە بانگەشەکانی ڕێفراندۆم و دواتریش ئەو هەموو ئەو لێکەوتانی کە لە دوای ڕێفراندۆم کەوتەوە و دوای انتخاباتۆمان یعنی ئەوانیش بە سیرەکەی وانەیەشیان وەرنەگرت وانەیەکیان وەرنەگرت لەگەڵ دەسەڵاتە کە مەسەلەن بگەنە وفاقێک لەسەر ڕخنەکانی خۆیان بە شێوەیەکی زۆر خراپتر بەردەوام بوون یعنی ئێمە لە دوای ڕێفراندۆم و دەرفەتێکی وا هاتە ئاراوە کە ئەم هێزە سیاسیانە ئەیان توانی لەگەڵ پارتیویچێتیان بگەنە نەتیجەیەک یعنی ئێمە شاهدی ئەوادین کە بنوەکو خۆم شاهدی ئەوادەم بۆ پارتی یعنی کە ئامادەی هەموو شتێک بوو لە دوای ڕێفراندۆمەوە بەڵام دەگوترێت دوای هەموو شتێک لەدەستچووە ناکە یعنی ئەگەر دوای هەرێمەی خستنە و مخامرەیەکەوە زانی چۆن کورد قسەیەکی هەیە ئاڵێش ئەگەر زەرر لە نیوێشی بگەڕێتەوە قازانجا یعنی ئەوەی کە لە دوای ڕێفراندۆمەوە هاتە ئاراوە ئەو تەنەزولاتانی کە پارتی لە دوای ڕێفراندۆمەوە کردی من خۆم ئەمە شایدم بە دیاریەوە یعنی ئەو تەنەزولاتانی کە کردی بۆ دەسەڵات ببورن بۆ ئۆپۆزیسیۆن و ئامادە بوو کۆمەڵێک شتی تر بکە بەڕاستیوان و دەرفەتیان نەخۆستەوە ئەمە دواتر بەخراپ بەسەر خۆیان ناشکایەوە ئێستا پێگەی پارتی و تا ئاسێکیش پێگەیەکێتی وردە دیسانەوە بەرەو هەڵکشان ڕۆشتەوە تەنانەت گەیشتوتەوە ئاستێک کە ئێستا لە دوای ئەوەی کە خەڵکی کوردستان وەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان گەشتبوونە قەناعەتێ لە دوای ڕێفراندۆمەوە کە ئیتر سەردەمی پارتی بەسەر چوو حکوومەتی عێراق و دەوڵەتانی ئیقلیمی و دەوڵەتانی وەکو ئەمریکا و کەوانی ڕاعی پرۆسی سیاسی عێراقن ئیتر پارتی ناخوێنەوە و ڕاستە تا ئاستێک ئەمە هەبوو بەڵام ئەمە نیانتوانی ببنە بەدیلێک بۆ پارتی وێشێتی ئەمە وای کرد دووبارە پارتی هەمان پێگەی خۆی و بگرە بە زیاتیشەوە لە پرۆسی سیاسی عێراقا وەربگرێتەوە ئەمە هەڵاکەی ناگەڕێتەوە ئەگەڕێتەوە بۆشێ ئەگەڕێتەوە بۆ ئەو مامەڵە خراپەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە و بە تایبەتیتر لەگەڵ پارتیا کردیان ئەجینا دەرفەتێکی وا هاتبۆ ئاراوە کە بتوانین بگەینە وفاقێک حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی حکوومەتێکی وفاقی نیشتیمانی دروست بکەین بتوانین بەو شێوە بچینە ناو انتخاباتی عێراقەوە پێگەشتمان لە ئێستا بەهێزتر بێت و نەگەینە ئەم بارودۆخە چەقبەستووی کە ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکان زۆر باشە کاگە سەربەز گوێت لێ بوو من دەمەوێت لەسەر قسێشی دکتۆر بوەستم لەبارەی ئەو چەقبەستوویە سیاسی کە لە پەیوەندی نێوان هێزە سیاسیە کوردیەکاندا هەیە و پێی وابوو کە ڕەنگە بۆ یەکەمین جارێک بێ ئێمە نە پەیوەندیگرتنێکی ئاشکراوە نە پەیوەندیگرتنێکی نهێنی لە نێوان هێز و لایەنە سیاسی کوردیەکاندا ببینین ئەمە حاڵەتیش زۆر نەشاز و دەگمەنە تەنان ڕەنگە لە شەڕی ناوەخۆشانی خۆ دەزانی پەیوەندی ناڕاستەوخۆ نهێنی هەر هەبوو بێ ئەمە بۆ ینی وەڵە کاک شۆڕش تەسەوڕەکەم وەکو مامۆستا مەهدیش باسیکەم ڕووداوانە زنجیرەیەکی تێکەڵکێشن کە یەکەوتریان تەواوەکە و ئەوەی کە ئێستا لە عێراق بێسەروبەرێکی گەورە هەیە ئەمان گەڕێنەوە بۆی کە بڵێن ئێمە بۆچی ڕێفراندۆمان کرد لە ئاساسن بەشی پشکی شێر لەو گرژیانی کە لە باشووری کوردستان هەیە بە باوەڕی من عێلاقی بە عێراقی بوونەوە عێلاقی بۆ هەیە کە ئێمە بەشێکین لە دەوڵەتێک کە دەوڵەتێکی فاشیلە بە پێوەری نێودەوڵەتیەکێکە لە دەوڵەتە ناسەرکەوتەکان و یەکێک لە دەوڵەتە فاشیلەکان لەبەرەوە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵی قەیران و کێشە و کۆسپ و لەمپەر و تەگەرەی زۆر جیاواز بووینەتەوانێ و نێوماڵی کوردی لە کاتی ئێستا شپەرزەیە
دەستێوەردانی دەرەکی لە هەرێمی کوردستان و لە عێراق زۆر زۆرە هەموم ڕووداوە بە ماڵێن کە ئێمە کاتێک ڕفراندۆمان ئەنجامدا لەسەر ڕێگایکی ڕاست بووین لەسەر ڕێگەی ئەو ڕێگە ڕاستە بووین کە ئێمە بەڕاستی کاتیەوە هاتبوو بەشێک نەبین لەو عێراقە فاشیلەی کە ئێستا لە ئاستی نێودەوڵەتیە لیستی هەموو ئەو لیستانەی کە ئاکرێ بۆ فەساد بۆ هەژاری بۆ نەبوونی ئەمنیەت بۆ شپرزەیی سیاسی بۆ نەبوونی سیادا عێراق لە لووتکەی هەڕەمەکایەتی لەبەرەوە عێراق کە وڵاتێکی فاشیل بوو ئەبوا ئێمە هەموو هێز سیاسیەکان بەشدار بوونە لەوەی کە بەشە نەبین لە عێراق بەڕاستی کاتێک لە پرسی ڕفراندۆمە بەشە لە هێز و لایەنە سیاسیەکان دژی ڕفراندۆم وەستانەوە و هەرچەندە ڕۆژی ڕفراندۆم بە شێوەیەکی شەرمنانە بەشداریان کرد لەسەر ئاستی باڵای حیزبەکان چوون بەشداریان کرد بەڵام پاشان کە ڕووداوی 16 ئۆکتۆبەر هاتە پێشوانێ ئەو ڕووداوە ناخۆش و نەخوازراوەیە کە ئیتر نێوماڵی کوردی بە ئاستێ پەرتەوازە کرد کە جارێکی تر کۆبوون هەموو لایەنە سیاسەکانی کردوتە مەحاڵ لە وەختێکە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان 16 ئۆکتۆبەر یەکێکە لە نەتیجەکانی ڕفراندۆم یەکێک لە نەتیجەکانی عێراقی فاشی لەکێکە لە نەتیجەکانی عێراقی بوون یعنی کاکە شۆڕش من مەوسەم مەهدی باسیەوەی کردوتی مەوسەم مەهدی باسیەوەی کرد کتابی کە زۆر تاکید لەوە دەکاتەوە کە ئێمە لە عێراقیشی فاشلین ئەوەندەی هەوڵێکە بۆ خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی دۆخەکە ئەوەندەی هەوڵە بۆەوەی ئێمە بەرپرسیارەتی بخێنێ دەرەوەی هەوڵ نییە بۆ خۆ دزینەوە کاک شۆڕش هەڵبژاردنەکانی دوانزەی 5 شاهیدیە وایەن کە عێراق چ دەوڵەتێکە یعنی ئێمە لە ساڵی 92 چەند هەڵبژاردنێکمان کردووە ڕەنگە مەوسەم هەدیش ئەمە پرسیاری بە بۆ ئەویش ینی لە ساڵی 92 هەتاوەکو 2010 هەرێمی کوردستان هەڵبژاردنیەوە ئەنجام نەدراوە کە ئەم فەسادە گەورە ئەم تەزویرە گەورە ینی هێزێک نبینی تۆ لە عێراقی سەر ڕزامەند بێت لە ئەنجامەکانی هەڵبژاردن ئەی باشە کێم تەزویرەی کردو یعنی لەبەرەوە خۆ دزینەوە نیە لەوەی کە عێراق بەڕاستی وڵاتێکی فاشیلە و ئێمە پێویست بخۆمان دابڕنین لە عێراقی بوون مەوسەم مەهدی باسیەوەی کەوتی پارتی تەنازولی کردو بۆ لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان ئامادە نەبوون پێشوازی بکەن بەڕاستی کاک شۆڕش پارتی دیموکراتی کوردستان ینی لە چەند وێزگەی جیاواز هەوڵیاوە لە بەشتێ لە مستحقاتی خۆی خۆش ببێت لە پێناوی ئەوەی کە بتوانێت هێز و لایەنە سیاسیەکانی تر بزوتنەوەی گۆڕانەیەکی نیشتیمانیە کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووە ئەویترە کە بیان هێنێتە ناو ساحەی سیاسیەوە مشارەکەیان پێ بکات بەشداریان بێ شەریکیان بێت و هەوڵ بات پێکەوە کار بکەن لەبەرەوەی کە ئێمە خاوەنی پرۆژین کە شۆڕش ینی ئێمە نەمان شاردۆتاوانەکە ئێمە بەشێکی سەرچین لە پرۆسی ڕفراندۆم مۆشانازیشی پێوەکەین و باوەڕشمان وایە کە ئەوام کارە بکرێ ئێمە بەردەوام لەم وڵاتە پرۆژەمان هەبوو بۆ نمونە لە 10 ساڵی ڕابردوو ئێمە پرۆژەی ئابووری سەربەخۆمان هەبوو بەڵام نەتیجەکەی بۆچی دیارە نەتیجەکەی لەبەر ئەوەیە ئەم کاوری اقتصادیەک دەگوترێت هەرێمی کوردستان پێویست نەتیجەی بۆچی دیارە لەبەرەوەی کە بەشی هەرە زۆری ئەو پرۆژانێک ئێمە خسومانتە ڕوو بەشە لە هێز و لایەنە سیاسیەکان وەکو پێویست هاوکار نەبوون بەڕاستی کاک شۆڕش ینی یەکێکە لە ئیشکالەتەکان کە بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان ئەو وەسائلانەی تۆ مەزاری مەمدا هەموو وەسائلانەی لە بداية برنامجك وتد بەشێ لە لایەنەکان ڕاکەن لە بەرپرسیارەتی فعلا ڕۆژ دەکەین بەڵام تۆ ڕاکەن لە بەرپرسیارەتی وڵی پرسیارێکم دەوە لە کاتێکدا بەشی هەرە زۆری وەسائلی جێبەجێکردنی بنمونە خەونی اقتصادی سەربەخۆ لە بەردەستی ئێوەدایە بۆچی دەبێ ینی ئێمە شکستی ئەم خەونە بخەینە دەرەوەی بۆچی گۆڕان کۆمەڵ لە کاتێکدا بنمونە یەکگرتوانە بە بەرپرسیار بزانی لە کاتێکدا نە بە کەوادیر نە بە پارە نە بە پەیوەندی پرۆسی سیاسی ئەوان بەشداری پرۆسی سیاسی بوون و دروستکەری خەلەلی پرۆسی سیاسی بوون نەزانی کە شۆڕژێکی لەو نەتیجە خراپانەی کێسە عێراقش پێوە ناڵێنێ ئەوەیە کە پشێوی سیاسی دروستەکرد ینی ئەسڵەن کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان 6 مانگ دواکەوێت لە پێچێنانە بۆچی بۆی کە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووانی تر بێنە حکوومەتەکەەوە و دڵیشان رازی بکرێ و پۆستی سیادیشان پێ بدرێ و مشارەکەشیان پێ بکرێ و هیچ کامێ لە وەزیرەکانی کۆمەڵ و گۆڕان و ئەوانی تریش نبینی کە ڕۆژ لە ڕۆژان بێت بڵێ من دەسەڵاتم پێ نەدرا من ڕێگەم پێ نەدرا من کارم پێ نەدرا من فلانە پرۆژە و ئەجندا و ئیشم هەبوو ئەوانیان هێش جێبەجێکەن بەڵام لە بەرامبەر ئەم بەشداریکردنیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوان بەردەوام پشێوی سیاسیان ناوەتەوە و پشێوی سیاسی هۆکارە بۆ ئەوەی کە ڕفراندۆم لە ئاسی پێویستە سەرکەوتو نەبێ پشێوی سیاسی هۆکارە بۆی کە پرۆژەی وزە لە ئاسی پێویستە سەرکەوتو نەبێەوە ئەو پەشێوە سیاسی کە دروست کراوە سەرنجام گەیشتۆتەوەی کە بۆ نمونە تۆ پەرلەمان تەحتیل بێ گەیشتۆتەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان کۆ نابێتەوە ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان کۆ نابێتەوە و ئەم برادرانە ئەوەندە موسیق بوون لەسەر داواکاریەکانیان ئەسڵەن بۆچی بەشداری کابینێکی بن کە فراوانیان کرد یعنی کاک شۆڕژ ناکرێتەوە بێ لە حکوومەتێکا بەشداری بکەی هەموو امتیازاتەکانی حکوومەت وەرگری و لە پۆستی سیادی دەوڵەتەکە بەشداربیان هەرێمەکە بەشداربی بەڵام لەلاوە ئۆپۆزیسیۆن بی لەولاوە کێشەم حکوومەتەکە دروستکەی لەو ماوەی ڕابردوو وەزیرێکی ناپارتی ئەڵێ
بەشێک لە پەرلەمانتارەکانی حیزبەکانمان کە ئێمە ناردۆتە حکوومەت لە پەرلەمان ڕخنەمان لێگرن ڕخنەی بێبنەمە باش یعنی تۆ لێ هاتووە حیزبێکی سیاسی بەشداریت پێکراوە دووسێت وەزیرە دۆر کردو لە حکوومەت پۆستی سیادی هەیە مشارەکەی ڕاستەقینەت هەیە بەڵام کەناڵی ڕاگەاندنی حیزبەکەت بەڵام لیستی حیزبەکەت لە پەرلەمانی کوردستان بەردەوام بە وەزیرەی خۆشی ناڵێ باش و پەرلەمانی وەزیرەکەی خۆشی دەوری ڕقابی خۆیان نییە ناگەر دەوری ڕقابی بۆچی وەزیرەکەی خۆیان نەڵێت پەرلەمانە درێن بۆچی وەزیرەکەی خۆیان نەڵێ کێشەمان بۆ دروستکرێت بۆچی وەزیرەکەی خۆیان لە احتراممان ناگرێت یعنی کاک شۆڕش بەڕاستی لە کابینەی هەشتا بەشی زۆری کارتەکان تێقەڵ کراون و بەشی لەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە حکوومەت بەشداریان کردووە شانی بەرپرسیارەتیان نییە تەنها چوون پۆست وەرگرن و لە دەرەوەش ئۆپۆزیسیۆنن خۆپیشاندان نەکرێ وەزیر و پەرلەمانتارەکانیان نەبینی کار بەدەستەکانیان نەبینی ئەندامی جۆری محافەزەیان نەبینی ئەبین لەسەر شەقامە ئەی باشە تۆ بۆ لە حکوومەتی ئەی باشە تۆ بەرامبەرکی خۆپیشاندانە زۆر باشە هەر بەجددی دکتۆر ئەمە سەرنج و تێبینیشی جوان نیە ینی هەر کاتێ هەنگاوێش ئیجابی هەبوو بێ بۆ چاکردنی دۆخێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان بنمونە ینی بابەتی اقتصادی سەربەخۆ ئابووری سەربەخۆ ئێمە دەبینین پەشێویشی سیاسی دروست دەکرێت بۆ ئەوی ئەم خەونە لە بەین ببردرێ لەسەر ئەو دەڵی چی تۆ ئەمە دەبینی پێ دوای ئەمەوە بەم جۆرە بکە کاکسەر باسی لێوە دەکات بە بڕای من مەسەلەکە بەو شێوەیە نییە ئەوەی کە لە کوردستانە هەیە شەڕی پرۆژە و شەڕی خزمەتکردن و ئەوانە نییە ئەوەی کە هەیە شەڕی پۆست و شەڕی دەسەڵات و نفوز و ئەم بابەتانەی لە نێوان حیزبەکانەوە لەناو خودی حیزبەکانیش هەمان شێوە شۆڕ بۆتەوە شەڕی دەسەڵات و نفوز و مەساڵح و پۆست و پایە و ئەوانەیە بۆیە ئەگەر بنمونە باسی سربەخۆیی ئابووری ئەەکەی یعنی هەموو لایەنە سیاسەکان ڕێک بوون لەسەرەوەی کە ئەبێنەوتی هەرێمی کوردستان بە وەکو خطابی ئەلامی ڕێک بوون ئەگەرنا سەیری حقیقەت کە دکتۆر سەیر یعنی بنمونە لە بابەتی نەوت حزب هەیە سەیری کەناڵەکانی ڕاگەاندنی بکە سەیری سایت ئەلکترۆنیەکانی بکە ینی بنمونە چاودێری ڕۆیشتنی باخیریەشی نەوت دەکا بە دوای ئەوەیە کە چۆن بیباتەوە سەر ئەوەی کە ئەها ئەم باخرێنەوتە چوە بۆ ئیسرائیل ئەها ئەم باخرێنەوتە ئەها لە شوێوە چزانم چی لێ هاتو هەر بۆ ئەوەی کێشەیەک بۆ هەرێمی کوردستان دروست بکە یعنی بەفعلی هەز ناکەی هێزگەلێک هەیە هێزگەلێک لە هەرێمی کوردستان لە بۆ سەدایە مەسەلەکە ئەزانی چۆنە کاکە شۆڕەش ئەوەی کە دەستکەوت کە 2000 ئەوەی کە جەنابەت باست کرد بەسەلی ئابووری سەربەخۆی ئابووری هەموو حیزبەکان لەسەری متفق بوون کۆبوونەوەی لەسەر کرا لە سڵاحەدین کۆبوونەوە کرا دواتر ئاشتی هەورامی سەردانی زۆر بە حیزبەکانی کرد ئەنی من هەندێکی خۆم تەمەشاکە مە خۆم بە هەندێکی لە نزیکەوە ئاگادار بووم چوە بواری جێبەجێکردنەوە اینجا کەوتنە ڕەخنەکردنی کەوتنە گرفت بۆ دروستکردنی کەوتنە دروستکردنی هەراو هەسەی ئەعلامی بۆی ئەسانی چۆن کێشەکە ئەوەیە هەمویان تۆ ئەگەر بوارم دیت سەکەم تاوکەم هەمویان لەگەڵی بوون و دوایەوەی سەردانانی کە ئاشتی هەورامی بۆ لایەنەکان کردی و لە ساز بە ژمارە و بەداتا هەموو قازانج و زەرری شتەکانی ئەگەر لەگەڵ عێراقا بین ئاوا زەرمانە ئەگەر لەگەڵ خۆمان نەوتەکە بفرۆشین ئاوا پارەمان زۆر بە زۆری حیزبەکان لەگەڵی بوون و باشترین نمونەیەشەوەی هەمویان چوونە ناو کابینەیەکەوە کە پێوتری کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەنگیشان بە ئەندازیاری فرۆشتنی نەوتی سەربەخۆی نەوتی کوردستان دەکە ئاشتی هەورامی بوو و متمانیان پێداوەکو وەزیرێک بەڵام کێشەکە لێرەوە دەست پێەکە دوای ئەوەی کە نرخی نەوتدا ئەپەزێ دوای ئەوەی کە بەوادیرەکانی شکستی ئەم سەربەخۆی فرۆشتنی نەوتە دەرئەکەوێ هەموو لایەنەکانی ترخوانی لێ بێبەریەکەن هەموو لایەنەکانی تر وەکو ڕەخنەگرێکی توندی ئەم پرۆژەیە خۆیان وێناکەن لە بەرچاو خەڵکو لە خطابی ئەلامی خۆیان بوو بە تایبەتی کە ئەم دەسەڵاتە ئەندازیارەکەی هەر بەردەوام بوو لەسەر هەندێک هەڵەی اقتصادی و سیاسی گەورە تەمەشاکە کاکە شۆرجیان ئێمە مراقبێکی سەربەخۆین ئەبێت بە وردی سێری شتەکان بکەین ئەکەونە ڕەخنەکردنی لە کاتێکە خۆیان لە پەرلەمانان و خۆیان لە ناو حکوومەتان لە بری ئەوەی هەڵدن پرۆژەیەکی جێگرەوە بۆ ئەم سەربەخۆی فرۆشتنی نەوتە بدۆزنەوە و بۆ ئەم سەربەخۆی بەناو سەربەخۆی ئابووریە بدۆزنەوە
دێن ڕخنەی ئەەکەن دێن وەکوی جەنابەت باست کرد بە دوای باخیرێک ئەکەون وەکەوەی GPRSیان لێ بەست بێ بە دوایە ئەڕۆن بزانن ئەمە لە چ بینایەک لە چ بەندەرێک ئەوەستێت بزانن محکەمەی ئەمریکا چ قرارێکەدا لەسەر ئەم باخیرە نەوتە ئایا ئەیجێڕێتەوە بۆ کوردستان ئایا هێڵە داخلی میاهی ئەقلیمی ئەمریکا بیانە بێ لە جاتی ئەوەی بە دوای ئەوە بکەون ئەیان توانی بە تایبەتی ئەم سێ حیزب معارەزەیە و بەشێکی یەکێتیش کە ڕخنەی ئەم پرۆژەیانە کرد لە جاتی ئەوە ئەیان توانی لە ڕێگەی پەرلەمانەوە پرۆژەی فرۆشتنی سربەخۆی نەوت ڕابگرن ئەیان توانی لە ناو ئەنجومەنی وەزیرانە بە وەزیرەکانیان ئەیان توانی پرۆژەیەکی تر پێشکەش بکەن یان لانی کەم ئەیان توانی تعتیلی ئەم قرارە بکەن کە بڕیار بە تەجروبەی خۆت بە تەجروبەی خۆت پێ دوایە ئەمە وارد بێ لەگەڵ پارتی وێچێتی ئەزانی شوان ئەگەر وارد ئەگەر بیان کردایە ئێستا من نەمەتوانی ئەو ڕخنیان لێ بگرن بڵێن بۆ نەتان کرد ئەو کاتە ئەیان توانی لە جاتی ئەوەی لە تەلەڤیزیۆنەکانیانەوە بڵێن ئەوە خەڵک مەعاشی نییە ئەوە ئەم مەشروعی سربەخۆی ئابووری شکستی هێناوە ئەو کاتە ئەمانتوانی بڵێن کاکە ئەوان پرۆژەیەکیان هەبوو پرۆژەیەکی بەدیلیان هەبوو ئەم ژێتان لێ نەگرت و تەنفیستان نەکرد و گوێی لێ نەگیرە بەڵام تۆ دێی لێ ئەعلامەکەتەوە ڕخنەی ئەەکەی بەڵام وەزیرەکەی خۆت ئەو پارەی وەرەگرێکە لە فرۆشتنی نەوتەکەەوە دەسی ئەەکەوێت یعنی ئەمە ئیزدیواجێتی سیاسیە ئەم ئیزدیواجێتی سیاسیە بە دەرە لە هەموو ئەخلاقیی سیاسی ئەمە کێشە گەورەکەیە ئێمە دێن ئیزدیواجیت قسە ئەەکەین لەلایەک لە ناو دەسەڵاتین لەلایەکی تر ڕخنەی لێ ئەگرین ئەمە وا ئەکە بە یعنی هەموو کارتەکان تێکەڵە بێ یعنی تۆ نازانی بەڕاستی ئایا خیتابە ئیعلامیەکە سیاسەتی ڕاستەقینی حیزبەکەیە یان بەشداریکردنی لە پرۆسی سیاسی و لە دەسەڵات و لە حکوومەتە یعنی ئەمە وای کرد بەڕاستی دەسی ئەم لایەنانە لە لای پارتی کەشەفێت یعنی ئەمە نایشارمەوە پارتی زۆر حسابێکی گەورەی بۆ هێزی معارەزە و هێز ئۆپۆزیسیۆنەکانە کرد یعنی وا تێگەیشت بوو کە ئەمانە ئەتوانن بارودۆخی سیاسی کوردستان بە تەواوەتی لە پارتی تێک بدەن بۆیە باشترین حل ئەوەیە کە ئەمانە ئەگەر پرۆژەیان هەیە با بێنە ناو حکوومەتەکەەوە پێکەوە بەڵام دواتر دەستی خۆیان لای پارتیویچێتی کەشف کرد کە تێگەیشتن کاکە ئەمانە هیچیان پێنیە ئەمانە تەنها ڕخناگرن یعنی بەداخەوە من ئەم قسەیاکەم یعنی ئێمە ئەبواە ئێستا لێریا قسەمە باسی ئەومان بکردای باسی ڕۆڵ و کاریگەری ئۆپۆزیسیۆنمان بکردایە کە ئەمانە چۆن توانیوانە ئەو دوو حیزبەی کە چەند ساڵە دەستیان بەسەر سەرۆت و سامان ئێم وڵاتەیە گرتووە ئەم وڵاتیان تووچاری چەندێک کارەسات کرد بەڵام هێز ئۆپۆزیسیۆنەکان توانیوانە یعنی حدێک بۆ دەسەڵاتی ئەمانەدانن بەڵام بەداخەوە هێز ئۆپۆزیسیۆنەکان وایان کرد کە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ئەو دوو حیزبیان وا لێ کرد کە لە کورتمەودایە یعنی ئێمە ناتوانین بڵین ئەمە ناتوانین لە دەسەڵات خوارەوە تەنانەت بێ ئومێدم کە لە ماوەیەکی ناوەندی یعنی کاڵێ مەدەن وەسەط یعنی بتوانین کە ئەم دەسەڵاتە بگۆڕین یعنی هۆکارەکەی چەندێک خراپی خۆیانە دوو ئەوەنە ئەم هێز ئۆپۆزیسیۆن زۆر باشە کاگە سەربەست تەوەقع دەکەی ئەم دۆخە خراپە سیاسی ئێستای هەرێمی کوردستان ینی دۆخێکی کاتیبی و پەیوەندی بە کۆمەڵی ڕووداوی ئێستاوە هەبێ هەر کاتی ئەم ڕووداوانە کۆتاییان هەر ئیتر ئەم دۆخە سیاسی خراپەش بردەبردە بەرەو خاونەوە وچێ وڵی کە شۆڕ تەسەوەرگەم ئەمە پەیوەندی بە ئیرادەیەکەوە هەیە کە ئیرادێکی دەستە جەمعیە و ئەوەی کە مامۆستا مەهدی لە بەش یەکەمیش باسی کرد لەوەی کە پارتی نەرمی نەوەندۆ بۆ بەشی لە هێزەکان و ئێستاش باسیەوەی کە بەس ئەو نەرمیە کاک سەربەست چەندین میوانی تر هێناوە من هێشتا هیچم نەوتۆ فەرمۆ بەڵام قسەکە لەسەر ئەوێ دەگوترێ نەرمی نواندنی پارتی هەموو جاری بۆ ئەوە بووە کە هێزەکانی تر بهێنێتە ژێر سایە و سێبەری خۆی لە پشتی پارتیەوە چەندین میوانی بەڕێز کە لە شوێنی خێرانیشتۆنێکی سیاسی لێرە حزوری هەیە کە مامۆستای زانکۆشە ئەزانی پارتی حسابی بۆ هێزی ئۆپۆزیسیۆن کردووە لەبەرەوەی کە باوەڕی وا بووە پارتی مەشروعێکی گەورەی پێ بووە من لە سەرەتای بەرنامەکەش پێم وتم ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان کە پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان و کاپتنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک میرچێفان بارزانی جێگری سەرۆکی پارتیە بەڕاستی پێویستە وەکو شیعرەکەی پیرەمێر دەڵێ سوراحی سەرفڕوو بێنە لە بۆ پیاڵەکە بۆی کە تێکا بووی یعنی بەجددی هەمیشە نەرمیمان نوانەوە بۆ هێزی ئۆپۆزیسیۆن بۆ هێزی یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوەی پارتی هێزی یەکەمە بۆ هەموو هێزانەی تر
کە حکوومەتێکی بنکەفراوان پێک بهێنین لەبەر ئەوەی کە ئێمە باوەڕمان وا بوو لە 4 ساڵی کابینی هەشتەمی کوردستانە لە بەردەم کۆمەڵی پرۆژەی گرنگا بووین و لە بەردەم پرۆژەی فرۆشتنی نەوت و سەربەخۆیی ئابووری کوردستان نبووین لە بەردەم پرسی ڕفراندۆمی سەربەخۆیی بووین لە بەردەم دروستکردنی دەوڵەت بوون لە بەردەم ئەوەیە بوون کە بەڕاستی کۆتایی بە عراقیبوونی خۆمان بهێنن بەڵام ئیشکالێتی هەرە گەورە و سەرەکی ئێمە لە پرۆسی سیاسی ئەوەیە بەڕاستی وەکوی مامۆستاش باسی کە بەشێ لەم هێزە ئۆپۆزیسیۆنانە سیاستێکی مەدروسیان نیە سیاستێکی دووفاقییان هەیە و بەڕاستی خۆیان بۆ یەکلا نەکردوتەوە دەبوترێت ئێوەش بەرپرسیارن بە تایبەتی پارتی و یەکێتی تا ئێستاش کۆمەڵی هەڵەی زۆری گەورەی استراتیژیتان کردو تا ئێستا ئامادەنین دانی پێدا بنێن ینی کاتی ئەوە ناتۆ خۆش ناڕاقنی خۆش هەڵەمان کردو بێ هەڵی هەمومان بێت ئەوەی بۆچی هاتنە حکوومەتوانێ ئەگەرم حکوومەتێکی گەندەڵێکی تو پارتی دو حیزبی فاشیل و فاسیدن لەگەڵان هاوبەشمە بە بەڵام کاتێ تۆ هاتووی هاوبەش بووی بە پرۆژەکەی ئێمە ڕازی بوویت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەچیف هەمارزایی کە ڕاست لە زەمەنی پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانە 6 مانگ کەم بارەگای حیزبی سیاسی هەبووە سەردانی نەکرد بێتن ئیتفاقی لەگەڵا نەکرد بێتن و پرۆژەی حکوومەتی بۆ ڕوون نەکرد کاتی ئەوە نەهاتووە اعتراف بۆ سیاسی نەبوو ئابووری سەربەخۆ فەشەلی هێنا بابەتی سەربەخۆی هەرێمی کوردستان فەشەلی هێنا ئەمەمی خەونی ئێوە بوو زانی فەشەلیان نەهێناوە کۆمەڵی پرۆژەن کە لە واقعی کۆمەلگەی کوردستانە هێن و هەرە بێ بگەڕێنەوە بۆیان یعنی بەڕاستی کە ئەم کۆمەلگەی ئێستا باجەکەیان دەدا حەز ناکەی ئەم کۆمەلگەی کوردی ئێستا باجی ئەم بابەتە دەدا لە بەڕێزت پرسم تۆ معجیبی بە چی شتێکی عراقی بوون هیچ شتێکەیە کە تۆ شیایەوە بێت تۆ پێی عراقی بیت یعنی بەڕاستی ئەوەی کەم پرۆژەی گفتوگۆ بوون تە کارتی سیاسی لە خۆیان و نهات باش بۆچی تا ئەسا لەگەڵ عراق بۆچی دەستنەوە عراق مادەم وایە ینی ئەم عراق ئەوەندە خراپە بۆچی نهاتم دەوڵەت ئێوە یەکەم هێزێکن چونەتەوە بەغدا کاکە ئەزانی کاکە دوای دوانزەی ئایار ئێوە یەکەم هێزێکن چونەتەوە بەغدا بەڵێ چونەتەوە بەغدا لەبەر ئەوەی کە هێزە کوردیەکان بەشێ لە هێزە کوردیەکان نەیانتوانی شانی بەرپرسیارەتیان هەبێ نەیانتوانی بەرامبەر بە ئەنجامەکانی ڕفراندۆم خۆڕاگر بن و بەڕاستی کە شۆڕش درزی نێوماڵی کوردی خەلە لە هەرە گەورەکەی ناوماڵی کوردیە ئێمە لە دوای ڕفراندۆم بوون منە سنوورەکان لێمە داخن فڕۆکخانەکان داخران بە بڕیاریش بوو لەشکردکێشکە لەسەرمان بەڵام ئەو جار ئێمە هەر نەشکین تاو کاتەی خیانەتی ناخۆی سەربەست بەزدی ینی شکان لەوە زیاتر چیکە ئێستا ئێمە تێدا دەشین نیوەی خاکەکەمان لەدەست داوە سنوورەکان تقریبا لە دەست خۆماندانەوە بەڵام لەڵم ئێمە نشکین هەتاون کاتی نێوماڵی کوردی پەرتەوازە نەبوو هەتا نێوماڵی کوردی یەک بوو هێزولایەنە سیاسەکان پێکەوە تەحملی ڕفراندۆمیانەکە پێکەوە حکوومەتیان پێکەێنا ئێمە بەهێز بوون ئێمە دەرازەکانیشان لێدا خستین ئێمە لە شوێنی خۆمان مابووینەوەی و بەهێز بوون فڕۆکخانەکانیان داخست ئێمە هەر بەهێز بوون هەڕەشە گوڕەشیان لێ کردین ئێمە لە شوێنی خۆمان بووین بەڵام ئەو کاتێک کە درز و کەلێنی نێوماڵی کوردی بە تەواوی زەقە بێتەوانێ و ئێمە بینەوە بە دوو بەرە ئەو کات ئەو کێشە گەورەی ڕۆیە کابێ ئێمە شکست خۆین ئێمە ناوچەکان مادی سەوچن لە دەست بین ئێمە بگەڕێنەوە بۆ بەغدا و بەڕاستی ئەم خەلەلانە بەشێکی گەورەی لە ئەستۆی ئەو هێزانەیە کە مامۆساژ ئاماژەیەکی پێکرد کۆمەڵی هێز کە بەردەوام ناڕزاییەکی نامەعقولیان دەڕڕیوە واچن لە حکوومەت بەشداریەکەن و شانی بەرپرسیارەتیان نییە ینی ئەم هێزانەی کە ناوێن کۆمەڵی ئیسلامی وێگرتووی ئیسلامی کوردستان دزنەوەی گۆڕانە لە هیچ شتێک رازی نین لە وڵات لە حکوومەتیشان و سەرۆکی پەرلەمانیشیان هەیە و 5 وەزارەتیشیان هەیە و مەلەفەکانی دارایی و پێشمەرگەشیان هەیە و ئەو پڕ مشارەکەشیان هەیە حتا ئێستا شۆڕبەتەوە بۆ سەراسی پارێزگارەکان و سەرۆک ئەنجومەنەکان و قایمقام و قەزای ناحیەکان و چی یەک دنیا پۆست امکانەتیانێ کەچی ئەو خۆی هێشتا پێخۆ ئۆپۆزیسیۆنە هێشتا وا خۆی وێناکە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە ئەم هیچ شتێکی لە ئەستۆنیەوە هەر ریشێتیە گەندەڵەوە هەر پارتیە مشتەی لە ئەستۆیە بەڕاستی کە شۆڕش هەندێک سیاست ئەوەی مەوەساژ باسی کرد لە تێکەڵبوونی کارتەکانەوەی کردووە ئێمە شەشی حوزەیرانمان بینی شەشی حوزەیران ئەم ساڵ بەشێ لە هێزە کوردەکان چوونە پاڵ عەرەبە شۆفێنەکان بۆ ڕۆژاندنەوەی دەنگی پێشمەرگە بەشێ لە هێزە کوردەکان چوون لە پەرلەمانی عێراق نیسابیان تەواو کرد بۆ ئەوەی کە دەنگی ئاوارە کوردەکانی کەرکووک حساب نەکرێ ینی ئیشکالێتەکە لە تێکەڵبوونی کارتەکان لە تێکەڵبوونی ڕەشوسپی و لە کەوتنی پرۆژەی کوردیە بەڕاستی هەر هێزێ لە هەرێمی کوردستان بە ئاسانی دەتوانێت لە ئێستادا ئەوە بکاکە خۆی دەیەوێ حتا ئەمە ئەگەر لەسەر حسابی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانیش بێ ئەگەر قسە بکەین لەسەر پارتی و یەکێتی گەرجۆ بگرین بەس باجەکەن بۆ بنەوە هێزانەی پرسیارم لەسەر بۆ هێزە شۆفێنەکان تاوا کرد قسەی تریان هەیە لەسەر پارتی و یەکێتی و پارتی و یەکێتیش بە هەمان شێوە قسەیان هەیە لەسەر ئۆپۆزیسیۆن بنمونە شەش حوزەیران پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی وها بە ئاسانی هەر هێزێ بیە شتێ بکە بە ئاسانی بۆی دەچێتە سەر لە ئێستادا وڵا لە بەرەوەی دەوڵەت
لەبەرەوەی کە پرسی سەربەخۆیی علاقی بەم پرسەوە هەبوو ینی ئێستا عێراق وڵاتێکە بێسیادەیە تورکایەت عێراق قسەیەکی نییە ئێرانی قسەیەکی نییە سعودیەت قسەیەکی نییە سبەینە سووریا ئەگەر خۆی دەڕوخای بهاتە قسەیەکی نەبوو ئەمریکایەت قسەیەکی نییە رووسایە قسەیەکی نییە یعنی عێراق وڵاتێکی پەرتەوازە و بەشبەش و لەدلەت و فاشیلە وڵاتێکە لە جەنگێکی مەسەبگەریەوە تێوەگلاوەکە بجێ خەڵکی کوردستانە بڕێستونەکان قەتڵ و عامەکە مووسڵکاولەکە کەرکک داگیرەکە یعنی ئەم دەوڵەتێ بوو ئەبواە مە زۆر زوو توورمان هەڵدابە و لەسەر هێژی هەموو شتێک ناکۆک بوونایە لەسەر هەشت شتێک ناتەبا بوونایە لەسەر پرسی سەربەخۆیی بۆە تەبا بوونایە و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەڕاستی پشتیوانێکی باشی پرسی ڕێفراندۆمیان بکردایە ناکەی لە بابەتی ڕێفراندۆم و لە بابەتی سەربەخۆیی خەنجەری یەکەم ئەگەر پێتان وابێ درابێ کۆمەڵ و گۆڕان و یەگرتو نەبوو هاوپەیمانەکەی خۆتان بوو یەشەتی بوو بەتایبەتی لە 16 ئۆکتۆبەر تو ینی بۆ شتەکان بەم مطلقیە تێکەڵاو بەڵام هەڵوێستی گۆڕان و کۆمەڵ و یەگرتو چی بوو لە دوای 16 ئۆکتۆبەر بچووکترین هەڵوێستیان نەبوو بەڵام بۆچی 12 ئایا کاتێک تەزویریان لە یەکێکی سەر دوو کورسیان ڕەنگە خورابی نەخێرێکی 4 کورسیان خوراوە دنیان هێنابووە هەلە کەسەمە تا شەشی بەیانی لە کۆبوونەوەیە بوون کۆبوونەوەی 4 قۆڵی 5 قۆڵی 6 قۆڵی 20 قۆڵیانەگە ئەچوون بۆ نەتەوە یەکگرتوەکان ئەچوون بۆ بەغدا 16 ئۆکتۆبر ئەمیان نەکرد بەڵام 16 ئۆکتۆبر هیچ کەسێک گوێ لە دەنگیەوە نەبوو هیچ کەسی هەڵوێستێکی لەوان نەبین هیچ کەسی ناڕزایەکی لەوان نەبیست لەبەرەوە بەڕاستی ئەوانش تاوانباری زۆر گەورن تاوانبارن لەوەی کە بۆ کورسێکی پەرلەمانی خۆیان دنیا هێنە هەزە بەڵام ئەبینین 16 ئۆکتۆبر ڕۆیان نیوێ وڵاتە فرۆشیەوە دەڵێستێکیان بۆ ئەم مامەڵە ئینتیقائیەی هێزە سیاسی کوردیەکان تۆ قسەت چێ لەسەر ئەمە خۆی وەکو من لە پێشتر باسم کرد یعنی گەڕانە بە دوای بەرژەوەندی بە دوای مەسلحەتە یعنی کاتێکە کورسییان ئەڕوا ئەمە لەبەرەوەی لە بەرژەوەندیان ئەدا و لە مەسلحەتیان ئەدا دەنگی ناڕزایی بەرزەکەنەوە بەڵام لە کاتێکە کە شتێکی تر ڕوبەڕی کوردستان ڕوبەڕووی مەترسێ بێتەوە مەسەلەن بێدەنگن بەڵام ئەمە بەشێکی با لە بەرچاومان ڕوون بێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو بێمتمانەی کە لە نێوان ئەم هێزە سیاسیانەیە هەیە چی بەرپرسیارە بە دەرەجەیەک لە ئەم بێمتمانەیە ئەزانی شوۆن ئەم بێمتمانەیە بە تەیەک تەرەف ناکرێ یعنی ئەتوانین دابەشێکن بەوەی کە چێ زۆرتری بەرەکەوێ چێ کەمتری بەرەکەوێ یعنی ئێمە لە ماوەی تقریبا 7 ساڵی ڕابردوو دەسەڵاتی کوردیە یعنی دەسەڵاتی کوردی ئەوەی کە کردوێتی تەنها چاندنی بێمتمانەی بۆ لە ناو ناخی تاک بە تاژی کووردا ئەم بێمتمانەیە بەس ئەمستمیشی گەورەی لە دەسەڵاتی کوردی تۆ بنمونە بێنە لە بابەتی پێکەنانی کابینەی هەشت بەڕێز کاک سیڤان بارزانی چ جمزۆڵێکی کرد بۆ دروستکردنی متمانە بۆ هێنانی بگەمە ئەوە ئەمە بگەمە ئەوە تۆ بۆ ئەمە بەنادیدە دەگری تەمەشاکە ئەم بێمتمانی کە لە ناو ناخی تاک بە تاجی کووردا چاندووە وای کردووە کە دواتر بپەڕێتەوە بۆ بێمتمانی لە نێوان هێزە سیاسیەکانە وای کردووە کە ئەم هێزە سیاسیانە مەسەلەن متمانیان بە یەکتری نەمێنێ متمانیان بۆچی بە یەکتری نامێنێ کاتێک کە ئەبینێ ئەچێتە ناو حکوومەتەکەیەوە لە ناو حکوومەتەکەیە مەسەلەن دەسەڵاتی نییە ئەمە انتباهێک لە ئەم حیزبە دروستەکە ئەگەر جارێکی کەیش بچێتەوە ناو حکوومەتەکەی یان جارێکی کە بچێتە ناو پرۆژەکەی ئەو لایەنە سیاسیەوە هەمان ئەزمون دووباراکاتەوە بەڵام لێرە ئەمە دیوێکی تریشی هەیە پرسیارەکەوێ باشە کە تۆ متمانەت پێنێ بۆچیتە ناو حکوومەتەکەیەوە باشە کە تۆ متمانەت پێنێ بۆچیتە ناو پرۆژەکەیەوە باشە ئایا چۆن بەبێ هیچ ئالیەتێک تۆ تەسلیمی پرۆژە یان حکوومەتی پارتی وێچێتی ئەبی جەنابەت قسەیەکت کرد کە کاکسەر بەس سووتی هەمان قسەی منی دووبارە کروتی پارتی نەرمی نواندووە جەنابەت دوا وەڵامەتدایە وتت ئەم نەرمی نواندنە ئەوەیە کە پارتی هەموو جاری ئەم لایەنە سیاسیانە هەباتە سای و سێبەری خۆیەوە بەڵام باشە پارتی خۆ بە زەبری هێ زمانی نەبرێت سای و سێبەری ئەمانە بە ڕازیبوونی خۆیان ئامادەبوون بچنە ژێر سای و سێبەری پارتیەوە بەبێ ئەوەی هیچ ئالێتێکدا بنێن بۆ شەراکەتی ڕاستەقیدا ئامادەبوون بچنە ناو حکوومەتی پارتی وێچێتی زۆر باشە من با پرسیارشتر لە بەڕێز دەکەم بەڵێ دەگوترێت لە ئێستادا ڕاستە دۆخی هەرێمی کوردستان ئاڵۆز و وەتە ئەندازێژیش خراپە بەڵام ئەوە مانای ئەوە نیە کە کۆتایی دنیا بێ بۆ هەرێمی کوردستان و ئەو کێشانەشی کە هەیە لە ڕاستیدا بەرمەبنای کۆمەڵی ڕووداوە کە لە ئێستادا هەن و هەر کاتی ئەم چێشە و گرفتانش نەمان کۆتاییان پێدێ و دوجاریش هەرێمی کوردستان و قوارێژی سیاسی هێشتا هەر لە شوێنی خۆیەتی و دەشگوترێ گەورەکردنی ئەوەی کە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان دۆخێکی زۆر مەترسیدارە لە ڕاستیدا ئەوەندەی
جۆرەشی دیکەی شەڕکردنە لەگەڵ پارتی و یەشێتی لەلایەن کۆمەڵی هێزەوە باشە و تۆمەتێکی ترە بۆ پارتی و یەشێتی هیچی تر نییە ئەمە ڕاست نییە من وایە بینم بارودۆخی نەکێ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بەڵکو بارودۆخی سیاسی علاق و هەموو ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زۆر لە ئاسێکی مەترسی دارایە یعنی ئێمە بەردەوام کێشەی ئێمە ئەوەیە کە لەسەر لوتی خۆمان زیاتر ئەولاتر نابینین نازانین لە عێراق چ ڕۆدا نازانین دەستی وەردانی دەرەکی لە عێراقا چیە نازانین کە لە 15 ڕۆژی تر کۆبوونەوەکەی ترامپ و پۆتین چی بارودۆخێک لە عێراق و لە کوردستانە ئەخڵقێنێ یعنی هەموو شەڕەکانی ئێمە بریتی لەوەی کە دەنگمان لێرە ڕووی سێدەنگمان لەوێ ڕووی پارتیوانەوتە دزێن ینی دیمەنە گەورەکە نابینی کاکە شۆڕژیان من یەک پرسیار لە جەناب دەکەم سەدام حوسێن و نظامی بەعەز لە ساڵی 1960 هاتنە سەر حکوم خودی سەدام حوسێن لە ساڵی 1970 دەسەڵاتی بەدەسەوە بوو تا 2003 هەرچی دەست و پەیوەند و خزم و کەس و کار و خێزانی سەدام حوسێن هەبوو زۆربەی زۆری پرۆژەکانی عێراق و پارەی عێراق و سامانی عێراق لە بانقەکانە لە بەناوی ئەوانەوە خەڵکیرا بوو بەڵام دواتر ئەو پارانی عێراق چی لێ هات چیە باس ئەکا کە ئەو پارانەی کە بە عایلەی سەدام حوسێن و دەست و پەیوەندەکانی چەندێک لەو پارانە هاتوو بۆ عێراق هێزە سیاسەکانی کە لە دوای سەدام حوسێن دەسەڵاتیان کردە دەست چەندی ئەمێ شتێک پێ بڵێم کامیان هەوڵێندا کە ئەو پارانە بێنەوە مەسەلەی پارە و دزیکردن و فەسادی ئیداری ڕاستە زۆر خەتەرە بەڵام لەوە خەتەرتر ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانە ئەوەندەیە کە تەرکیز و فۆکس ئەخەنە سەر مەسلەی گەندەڵی ئابووری و گەندەڵی دارایی و دزی و اختیلاس ئەوەندەی فۆکس ناخەنە سەر بارودۆخی تربیە و تعلیم و سەحەل لە کوردستانە کە زۆر خراپە ئەمە سەرچاوی هەموو کێشەکانە لە کوردستانە ئەمە سەرچاوی هەموو کێشەکانە لە عێراقا بۆچی تەنها تەرکیزە خەنە سەرەوانە لەبەرەوەی یا شەریکتم یا ئەوەتان شەریکتم لە دزیەکەیە یا ئەوەتانێ حیات ئەبەم لە ئیعلام و لەوانەیە باست ئەەکەم ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی لە تەلەڤیزیۆنێکی عێراقیەوە لە تەلەڤیزیۆنێکی کوردستانەوە ئەم هێزە سیاسیانە بێن محاسبەی پارتی و یەکێتی و محاسبەی حکوومەتی عێراق بکەن لەسەر خراپی بارودۆخی سەحا لەسەر خراپی بارودۆخی پەروەردە و فێرکردن باسی ئەویان نەکرد کە ئەم هێزە سیاسیانی کە ئێستا لە عێراقا دەسەڵاتیان بەدەسەوەیە سیستمی کۆمەڵایەتی ئەم وڵاتیان لە ڕێگەی ئەم خراپی تەربیە و تعلیم و سەحەوە هەڵوەشاندوتەوە هەر هاتوون تەرکیز لەسەر ئەوەنە پارە دزرا ئەوەنە پارە اختیلاس کرا ئەوەنە نەوت بە قاچاق برا یعنی ئەمانە بارودۆخێکن مەسلەی نەوت و مەسلەی دزیوانە ڕاستە قوت و سامان و ژیانی خەڵکی پێوە بەندە بەڵام ئەوەی کە کۆمەڵگەڕ ئەگرێت تربیە و تعلیم و سەحەیە بەڵام یەکێک لەم حیزبە سیاسیانە هەر لە کوردستانەوە بگرە هەتاوەکو عێراق ڕۆژێک نەهاتن پرۆژەیەکیان هەبێ بۆ چاکردن بارودۆخە ئێستا خۆداگەداری مەسلەی ئەوەی کە ئەڵێن تای خوێن بەربوون یعنی مە جۆرە نەخۆشیەکە لە دواکەوتوترین وڵاتانی جیهانە خەریکە بن بڕاگرێ بەڵام تازە لێرە وەزارەتی سەحەی عێراق و وەزارەتی سەحەی خۆمان ئیعلانەکەن وڵا خەڵکانێک تووشی ئەو نەخۆشیە بوونە ئەمە دەلالەت لە چیەکە ئەمە دەلالەت نەک لە شکستی سیاسی شکستی سیاسی حیزباناکە بەڵکو دەلالەت لە شکستی ئەخلاقی و قیەمی و یعنی ئەوەی کە پێوترێت تەنانەت ئاینی ئەم حیزبە سیاسیانە ئەکاکە کە دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان بەدەستێ هو هەموو حیزبانەی تر ئێمە با پەرێسی کەس پاک نەکەینەوە کاتێک کە تۆ لە ناو سیستمە سیاسەکەیت کە تۆ لە ناو سیستمە سیاسەکەی بە موجودی بەس تەنها بە مجەڕەدەوەی کە تۆ ئۆپۆزیسیۆنیت لە ناو پرۆسە سیاسەکەی بەشداریەکی تەشتی انتخاباتەوە تۆ شەرعیتە دەیتا ئەو دەسەڵاتە بەڵام کاتێک کە تۆ هاتیتە دەرەوە کاتێکە بەشداری پرۆسە سیاسەکەت نەکرد کاتێکە بەشداری انتخاباتت نەکرد پرۆژەیەکی تری هاوشێوەت هەبوو کە لە بەرامبەر بە پرۆژەی دەسەڵاتە ئەو کاتە تۆ توانین بڵێ من بێبەرین بەڵام تۆ هەموو انتخاباتێکە تا تااقەتە بێ حملەی ڕاگەاندنەکەی هەتاوەکو پێت بکرێ و ئیمکانێتی مادی تەبێ پارە سەرفەکەی بۆەوەی کە بچیتە پەرلەمانەوە حکومەتەوە دواتر دەیکا کە ئەڵێ ئەمە پرۆسە سیاسی شکست خواردووی کاکە شکست خواردو بەشداری تیامەکە پرۆژەیەکی بەدیلم بۆ بێنە لە دەرەوەی سیستمە سیاسەکەی عێراق و دەرەوەی سیستمە سیاسەکەی هەرێمی کوردستان پێشکەشمی کە بۆ ئەوەی کە پشتیوانیت بکەم بەڵام کاتێک کە تۆ
ئەڕووی تا ئەبعد نقطە لەگەڵی ڕووی بەڵام لەوێکە لەژێر دڵخوازی خۆت نییە ئەگەڕێتەوە زۆر باشە. کاگێ سەربەس قسە لەسەر ئەوەیە بۆ چونێک هەیە کە پێی وایە یەکێ لە ئەو بابەتانەی کە زۆر جێگای ئەسەف و مەترسیداریش ئەوەیە کە لە ئێستادا کەس مهتەم نییە بەوەی کە چی دەگوزارێ و کەس مهتەم بەوە نییە کە سوی چارەسەری چیە بۆ ئەم دۆخە خراپە. بەڵێ وڵا ئێمە لەباری خۆمانە مهتەمین و پرۆژەشمان هەبوو پرۆژەشمان هەیە و شانی بەرپرسیارەتیشمان هەیە چۆن خۆمان بە خاوەنی لایەنە باشەکانی وڵاتە ئازانین لەلایەنە خراپ و کەم و کوڕەکانیش بەرپرسیارین و بە باوەڕی من ئەمە سەرەتا و ئەلفوبای ئەخلاقی سیاسیە. مامۆستا باسێکی ئەوەی کرد کە بەش لەلایەنە سیاسیەکان هیچ احتیمامێکیان بە ڕۆشنبیری و پەروەردەنەیە ینی بەجددیەوە سەرنجێکی زۆر جوانە. ینی ئێمە کە لە کابینی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستانە ینی ئەگەر تۆ تەماشاکە هێزێکی وەکو گۆڕان ئەوەندەی لە شوێنی وەرگرتنی وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و سامانە سروشتەکان ئەو شتانە بوو ینی ئەوەندەی ئیشکالی نەبوو بۆ نمونە هیچ وەزارەتێکی ڕۆشنبیری پەروەردە خوێندنی باڵا ئەو وەزارەتانەی کە معنین بە معارف و گەشە پێدانی کۆمەڵاتیەوە لا هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن نییە. ینی بۆ ئەبێ بپرسین باش بۆچی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ئەوەندە عاشقی لای دراوەکەن ئەوەندە عاشقی لای چەکەکەن ینی بەڕاستی ئەمە بەخۆی جۆرێکە لە پرۆژەی من زۆر هاوڕێ ئەوەش بە پرۆژە وەرتانگرتووە وەزارەتانی تر نەتیجەکەشیان دەبینی لەسەر ئەزانی کاگ ئەگەر باڵێنێکی تو پارتی گەندەڵن بەڵام گەندەڵ نەبوونێ بەڵام لە ئەساسەن وان نیە لە ئەساسەن ئەوان گەندەڵەکانن و بەڕاستی بۆ پارە و دراواتونەتە ناو حکوومەتوانێ و ئیشکالەکەش لێرە دەست پێەکە کە بەڕاستی بۆایە پرۆژەی زۆر جوانیان هەبواە لە بواری ڕۆشنبیریە لە بواری پەروەردە یا لە بواری پێگەیاندنی نەوەیەکی تازەیە. بەڵام ئیشکالێک هەیە کاک شۆڕشکە من لە سیاسەتا زۆر لە وڵات هەستی پێەکەم چۆن بازرگانێک لە جیاتیەوەی لە کوردستان شەریکەیە دروستکە و 100 کەس خاتت کار و بەروبوومەکەی لە 10 ساڵ بچنێتەوە ئاچێ لە سین کۆمەڵی ئەشیا هێنێ لە دوای هەفتەیەک پارەکەی خۆی وەرەگرێتەوە بە قازانجێکی زۆرە بەشێ لە هێزە سیاسیەکان بە تایبەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەمە سیاسەتەکەن بەڵام لە جیاتی بە تیجارەت بە حیزبایەتیەکەن ئەمە چۆن ڕوونکەمەوە ئەوەیە کە ینی تۆ سیرم حیزبە ئۆپۆزیسیۆنانە بکە سیری ناو خۆی نێواڵی خۆیان بکە یعنی حیزبێکی دامەزراوی ڕۆشنبیری خاوەن معریفەی مەدەنی نین و حیزبێکی شەفاف و دادپەروەر بوازن و بەناو شەقام و بۆ خەڵک کە سەرنجام ئەمانە بەشداری حکوومەتیان کە حکوومەتەکە ئەگەر هێزێکی مەدەنی بەشداری حکوومەتەکە هەوڵای بەشێک لەم مەدەنێتی خۆی باتە ناو حکوومەتەکە ئەگەر هێزێکی شەفاف کە لە ناو حیزبەکەی خۆیان باوەڕی بە دەسا و دەستی دەسەڵاتەیە کە ئەچێتە ناو حکوومەتەوە دەسا و دەستە باتە ناو حکوومەتەوە. بەڵام ئیشکالەتەکە لەوەیە بەڕاستی بۆ منە بزنەوەی گۆڕانێکێکە لەو بزنەوەی کە ڕخنەی زۆری کردووە هەموو ئەو شتە خەلەل و کەم و کوڕیانەی کە لە حکوومەت هەرێمی کوردستانە هەیە لە ناو بزنەوەی گۆڕانە بە دووقات و سێقات و هەموو ئیشکالەتانەی کە لە ناو ئەم کۆمەلگای هەیە لەناو گۆڕان زیاتر هەیە لە وەختێک کە بزنەوەی گۆڕان ئەیتوانی لە خۆیەوە دەست پێ بکە ئەیتوانی لە خۆیەوە دۆخەکە بگۆڕێ کە بە باوەڕی من ئێمە کێشەمان هەیە دەسەڵات کێشەی هەیە کاک سەربەست و ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان یا کۆمەڵ یا گرتووخ لەناو خۆیاندا خاوەنی چێش و گرفتن ئەوە ناکاتە ئەوەی کە ئێمە بیر لەوە نەکەینەوە کە ئەم دەسەڵاتە چێش و گرفتە سەرجەکانی خۆی چارەسەر بکات چونکە کێشەی دەسەڵات 2000 کێشەی بوو هەمومان بەڵام کێشەی گۆڕان کێشەی بۆ گۆڕان کێشەی کۆمەڵ بوو کێشەی بۆ کۆمەڵ ناوان نییە بۆچی کێشەی پارتی هەبێت کێشەکە بەڵام ئەگەر کێشە گۆڕان قسم لەسەر دەسەڵات خۆیەتی قسم لەسەر حکوومەتە لەسەر دەسەڵات ئێمە کاک شۆڕش لە سەرنجام خۆتان چاکەن بەڵاتوانی ئینکاریەوەکەی کە کێشە لە هەرێمی کوردستان کێشە هەیە گرفتی گەورە نیە هۆکارەکانی کێشەکە چین هۆکارە هەرە سەرەکیەکانی کێشەکە ئەو پەشێوە سیاسیە کە لە دۆخی سیاسیا دروست کراوە یعنی کاک شۆڕژ مامۆستا باسی دۆخی ڕۆژهەڵاتێکی کەوتی دۆخێکی ناومێتکەرە دۆخێکە بە گرژی و بە لێواری تەقینەوەی تێپەڕێ ئێمە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە هەرێمی کوردستان ئەهۆنیەک هەیە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە لە ژیانکردنە لە سەقامی ژیریا ئێمە ئێستا لە وڵاتێکین کە لە عاسیمەکەیە هەموو ڕۆژێک تەقینەوەیەک بەڵام لایکم لای هەرێمی کوردستان بەفعلی باشترە لە هەندێک شوێن لە زۆر شوێن باشترە لە دەوڵەتی وەکو سووریا باشترە لە دەوڵەتی وەکو ئێران باشترە کە لە ناوەڕاستی ململانەی سیاسین ململانەی سیاسین و بەڕاستی بە باوەڕی من ئەگەر بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و بەشێک لە نێوماڵی یەکێتیش هاوکاری زیاتری دۆخەکە بوونایە من باوەڕم وایە کە ئێمە قابلی ئەومان هەبوو چەند پێنگافێکی تریش بچینە پێشەوە و گۆڕانکاری نەوعی لە هەرێمی کوردستان هیچ بەرپرسیارەتێکی ئەم دۆخەتان لەسەرشان نییە بەس بەشێکی یەکێتی و حزبەکانی دەرەوەی پارتی بەرپرسیارن من باوەڕم وایە ئێمەش هەڵەمان کردووە بەڵام زۆرجار هەڵایان پێ کردوین لەبەرەوەی کە تۆ کاتێک لە پرۆسی سیاسی بەشدارە بی ئەگەر شەریکەکانت خراپ بن تۆ 6 مانگ چاوەڕێکەی بۆی بێتە حکوومەتەکەتەوە سەردانی هەموو بارەگاکانی بکەی هەموو داواکارەکانی جێبەجێکی هەست پۆستێکی ئەو پێی باشە بیتێ بەڵام کە هاتە ناو حکوومەتەکەی تۆ ئەو شەریکی تۆ نییە ئەو تەنها لە شتە باشەکان شەریکن هەموو شتە خراپەکانی نیە تۆیە بەدڵنیایەوە دۆخێکی خراپ دروستە بێت دەنا ئێمە فریشتە نین و من بخۆم یەکێکم لەو کەسانی باوەڕم بۆیە کە
نابێت بە لۆژیکی فریشتە و شەیتان سیاستکەین من نەخۆن پێ فریشتێ و نەیارەکان شەیتانن ئێمە هەموو سەرنجام مرۆڤین هەموو هەڵەمان هەیە بەڵام بەڕاستی کاک شۆڕش هەڵەکانی من جیاوازن لە تۆ هەڵەکانی من جیاوازن لەویتر یعنی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان هەوڵێکی زۆر چڕوپڕمان ناوە کە بەڕاستی وەکو هێزی یەکەمی کوردستان کە لەگەڵ لایەنەکان بسازین یعنی هەر سێری دوای 12 پێنج بکە کە دەرەنجامەکان دەرەچێت ئێمە ئەو لایەنە سیاسیین کە دەرەنجە لەسەر زمانی کاک نەچیروان کاک مەسرور کاک فازڵ میرانی کاک وشار زێباری کاک بنەورانی کە هەموو کاکانی دیری پارتی ڕاگەنراوە کە ئێمە ئامادەین بەر لەو بچینە بەغدا لەگەڵ هێز لایەنە سیاسیەکان کۆبینەوە و وەرەقەیەکی کوردی دروستکەین کە داوا و خواستە ڕەوەکانی خەڵکی کوردستانی لەسەر بێ بۆ بچینە بەغدا بەڵام بە پێچەوانەوە دەیان هێز و لایەنی سیاسی تر هەیە لە کوردستان نەیگویان نەگرتووە باشکرا لە تەلەڤیزیۆنەوە هاوارەکەن ئەڵێن یەکڕێزی نێوماڵی کوردی فشێ ئەڵێن یەکڕێزی شتێک نییە بەدای یەکڕێزی نێوماڵی کوردیەوە ئەمەش بەشێکە لە گەندەڵی ئەمەش بەشێکە لەوە بەش بەشێکە لەوە یعنی ئەمە بەخۆی تێکەڵکردنی کارتەکانە و بۆ خۆشی دروستکردنی پێشەوەیەکی سیاسیە چ معقول من هێزی یەکەمی وڵاتە بم لە هەرێمی کوردستان بە تۆ بڵێم با هەموومان پێکەوە بچین بۆ بەغدا تۆ نەکەر ئامادە دەبی لەگەڵم دابنیشیت لە تەلەڤیزیۆنەکانەوە جاڕێەوە بڵێ کە ئێستا سێم شەو سێری چەند تەلەڤیزیۆنێکی کەناڵەکان کە بە تایبەتی ئۆپۆزیسیۆنەکان لە یەکگرتو کۆمەڵ و گۆڕان ئەیبینی کە بە ئاشکرا دانیشتن وە سازان وە گفتوگۆ ڕەتەکەن زۆر چاکە کاک دکتۆری بەڕست ئێستا چی بکەین ینی بۆ توزانم دۆزینەوەی ئاسوێشی چارەسەری چی بکەین ئەم شەمەندەفەری کوردیە ینی بەم خێراییە چیتر ینی بەرەو هەڵدێر نەڕوالانی کەمێنی تۆزە خاویکەینەوە سستیکەینەوە ینی چی بکەین دکتۆر بڕای من ینی یان کات نەماوەتەوە نا مەسەلە کات نییە مەسەلەکە پەیوەندی بەوەیە ئێمە 27 ساڵە ئەڵێن چی بکەین بەڵام کێشەکە حەز ناکەن نامعقولتر پرسیارێکی ئێستا یەکێکە لەو پرسیارانی کە زۆر پرسیارێکی یعنی بێزارکرا یعنی ئەتوانین دکتۆر شتێکی لەکن لەمە دۆ بڵێن چی نەکەین زۆر چاکە ئەمە باوای لێ بکەین ئەمە شتێکی جوانە بەجددی چی نەکەین لەمە سپاس بۆم کێشەکە ئەوەیە کاتێک کە تۆ هێزێکی سیاسی مەشروع و پرۆژەیەکی نییە بۆ داهاتووی وڵاتەکەمەوە کێشەی ئەم ئێمە ئەوەیە کە هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە پرۆژەیەکی نییە بۆ داهاتووی وڵاتەکەی کاتێک کە تۆ پرۆژەت هەبوو ئەم پرۆژەیە ئەوەی کە پێوترێ مەجالێکی مغناطیسی دروستەکە لایەنەکانی تر لە دەوری خۆی کۆکاتەوە بەڵام کە تۆ پرۆژەت نەبوو واتە تۆ ئەو مەجال لە مغناطیسیە دروست نەکردووە وەکو چۆن جاذبیەتی ئەرزی نامێنێ هەمووی پەش و بڵاو بێتەوە هەرێمی کوردستانیش ئەمڕۆ بەو دۆخەیاتیە پەڕێ کەس پرۆژ هیچ لایەنێک پرۆژەی نییە ئەگەر لایەنێکیش ئیدعای ئەو بکە کە ئەمە تەمەشاکە ئەگەر لایەنێکی ئیدعای ئەوە بکە کە پرۆژەی هەیە لایەنەکانی تر بڕای پێ ناکەن و ئامادەنین بچنە ژێر پرۆژەکەی ئەوەوە ئەمە ئەزایی چۆنە کاتێک کە تۆ پرۆژەت هەیە من پرۆژەم نییە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان وا نیشانێ دەم کە تۆیش هیچت نییە وایش نیشانی وێنایەکەم کە تۆش هیچ پرۆژەیەکت نییە ئێستا یەکی پارتی مەسەلەن قسە کۆنەکە دووبارە کاتەوە با یەک ڕێزی نیشتمانی بەڵام کێشەکە ئەوەیە نەپارتی خاڵ ئەخاتە سەر حرفەکانی یەک ڕێزی نیشتیمانی چییە و نەلایەنەکانی تریش ئەیانەوێ خاڵ بخەنە سەر ئەو حرفانە یەک ڕێزی نیشتیمانی ئێستا بریتی لەوەی کە تۆ بچیتە ژێر سایە و سێبەری پارتیەوە نەخێر وەرە بە شێوەیەکی تر تعریفی یەک ڕێزی نیشتیمانی بکەرەوە وەرە ئەمە هەموو لایەنەکان پێکەوە وەرە ئالیەت و میکانیزمێکی تر دابنە بۆ یەک ڕێزی نیشتیمانی وەرە یعنی دەیان ڕێگە هەیە کە تۆ بتانی لەو ڕێگەی یەک ڕێزی نیشتیمانی بچەسپێنیت و لە کاتێکە نەبیتە کلک و نەبیتە پاشکۆی هێزەکانی تر وە لە ناویشە پارتی دموکراتی کوردستان بۆیە ئەگەر بوارم بدەیت بۆیە ئەمە بعنی حەلەکەی دووسەرەیە ئەبێ هەم پارتی تعریفێکی تازی یەک ڕێزی نیشتیمانی بکاتەوە واز لە خطابەکانەکە بێنێ و هەم لایەنەکانی تریش هەوڵ بدەن تعریفێکی تازە بۆ یەک ڕێزی نیشتیمانی ئەوە لەو خاڵەیە هەردوو لا ئەگەنە مەجال لە مغناطیسیەکەی کورد چیدی ئاوا لاواز ئەزانی کاگە شۆڕش سەبارەت بۆی کە ئەم قسەیەکی کۆنە بەڕاستی کێشەکەش بخۆی کێشێکی کۆنە یعنی ئەمە لە ئەمارەتەکان و سەیریکە نەبوونی یەک ڕێزی لە نێو ماڵی کورد و کاری شکستی کووردە بەڕاستی چی نەکەین بە باوەڕی من باوەڕ پێویستە گفتوگۆ ڕەت نەکەینەوە و سازان ڕەت نەکەینەوانێ و هاوبەشی ڕاستەقی نەبین یعنی بە باوەڕی من ئێمە کاتێک ئەڵێن پێکەوە بچین بۆ بەغدا ناڵێن لەگەڵ پارتی وەرن بۆ بەغدا ئێمە ئەڵێن پێکەوە بچین بۆ بەغدا و هاوبەش بین لە حکوومەت هاوبەش بین لە پەرلەمان تەنانەت باوەڕکە کاک شۆڕژ من باوەڕم بۆ هەیە
ئێمە ئەکری هێز هەبێ لە کوردستان دەنگ و پێگە و سەنگی هەبێ و ئۆپۆزیسیۆن بێت و ئێمە لەگەڵی بسازین ئۆپۆزیسیۆنی خۆی بێ ئێمەش دەسەڵ زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاگە سەر بەزمنمی ڕۆژنامەنووس و کادری پارتی دیموکراتی کوردستان هەروەها زۆر بەڕێز دکتۆر مەهدی بوبەکر مامۆستای زاکو زۆر سوپاس تۆشەکەم هەروەها سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێستا لە بەرنامەی شتە پێتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەست بێرم خواتان لەگەڵ دەستی خۆش دەستی